ئێمە و کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەوەی کە بەرەیەکی فراوان هەبێ، لەگەڵ ئەوەی کە بەرەی گۆڕانکاری دروست بکرێ بۆ ئەوەی لە قۆناغی ئایندەدا بتوانین ئەم واقعە ڕزگار بکەین و ئەم وەزعی کوردستان کە وەکو تاک کە خەڵک تێدا بەشخوراوە و تێدا ستەم لێکراوە و وەکو کۆمەڵگەش وەکو کوردیش بەڕاستی لە هەمان کات تووشی کۆمەڵی قەیران بۆتەوە، قەیرانی سیاسی، قەیرانی دارایی، قەیرانی کۆمەڵایەتی، قەیرانی سنوورەکانمان، دەستێوەردانی وڵاتان پێز دێتە ناو کوردستان، کەسێک نییە بڵێ ئەمە چییە، سیاست دەکرێت ناو کوردستان، دەست لە کاروبار وەردەدرێت لە عێراق. بۆیە پێمە پێویستمان بەوە هەیە کە بەرەیەکی بەهێز و فراوان کە هەم هاوڵاتی دڵی پێخۆش بێ، خەڵکی کوردستان پشتگیری بکە و هەم بتوانین پێگە و قورسایی میلەتەکەشمان بژێڕینەوە بەگشتی. بەڵێ بێگومان ئێمە لەگەڵ داین هێندێک گفتوگۆی سەرەتاییشمان دەست پێ کردووە، لەگەڵ هێندێک لەو لایەنانە قسەمان کردووە، بەڵام تا ئێستا بەدەستەوە نەهات چونکە پێویستی بە زمینە سازشی باشە و پێویستی بە قوڵبوونەوەی قەناعەتیش هەیە و لە هەمان کاتدا پێویستمان بە کاتێکی باشیش هەیە بۆ گفتوگۆ و دروستکردنی ئەو هاوپەیمانیەتەکە کە زۆر لا بگرێتەوە و لە هەمان کاتدا خەڵکی کوردستان پشتگیری بکە و پێی وابێ کە بەشێکی باش لە مەینەتی و لە قوربەسەرەکانی لەسەر لا دەبدرێ، وەکو کیان و قەوارەی کوردیش پێگە و هێزی باشمان بۆ بگەڕێتەوە کە بەرگری لە کیانەکەمان بکەین، بەرگری لە ئامانجەکانی ئەم گەلەمان بکەین.